بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان. دانا محەممەدم لاڵقەیەکی نوێی پرۆگرامی هۆڵی پەرلەمان بە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. لای هەمووان ئاشکرا ئێستا ئێمە لە کاتی بانگەشەی گەرم و گوڕی لایەنە سیاسیەکانین بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بێگومان کۆمەڵی دادگەریش وەک هێزێکی کاریگەر و ڕێگە پێدرا و لە هەرێمی کوردستان و تەنانەت عراقیش بە ژمارە 147 لەم هەڵبژاردنە بەشداری کردو و لە هەر چوار بازنەکە ژمارەیەک کاندیدی بۆ پەرلەمان ئامادە کردووە. ئەم کاندیدانش چاوەڕێی دەنگی ئێوەی دەنگدەرانی خۆشەویستن لە بازنەکان بۆ ئەوەی ببنە پەرلەمانتار. لە ئەڵلقەی ئەم جارەی هۆڵی پەرلەمان میوانداری بەڕێز ئیسماعیل ئیبراهیم ناسراو بە دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆمان کردو کە بەڕێزیان کاندیدی ژمارە سێن لە بازنەی سلێمانی. بە بەخێراتنی دکتۆر ئیسماعیل کرد. دکتۆر جان فەرموو. بەخێر بن. سلام علیکم. علیکم سلام ورحمة الله. فەرموو لێرەوە. بەخێر بی دکتۆر. زۆر سپاس. حاڵ بیا خوازێنابێت. تۆ باشیش. ئێوە باشن شکر. مەمنون. سلام. لەگەڵ دیراسات و خوێندنی باڵا و مامۆستا و زانکۆ و ئەمانە چۆنیت؟ وەڵا لەخوا بەزیاد بێتر وا من نزیکەی 15-16 ساڵەگە بێ لە زانکۆی سلێمانی وەکو مامۆستا درێژەم داوە بەکاری خۆم و هەروەها بڕوانامەی ماستەر و دکتۆرام هەر لە زانکۆی سلێمانی بەدەستێناوە. پلەی زانستی پرۆفیسۆرم لە زانکۆی سلێمانی لە ساڵی 2022 پێبەخشرا. لە چ کۆلێژێک مامۆستای چی؟ من لە کۆلێجی زمانم مامۆستای بەشی زمانی عەرەبیم. پسپۆڕێکم ئەدەبی عەرەبیە، ئەدەب و ڕخنەی هاوچەرخە. باش. با بڵین فەرمانبەری یان مامۆستایەتی لە زانکۆ لەگەڵ شوێنەکانی دیکە جیاوازی چییە؟ ئەم پرسیارانە بۆ ئەوەیە پێشوی بچینە ناو پرسیارە یاسایی و سیاسەکانەوە حەزەکەم من دەپرسیارە. حەقی خۆیەتی وەڵا بێگومان لە هەموو فەرمانگەیەکە کۆمەڵک یاسا و ڕێسای خۆی هەیە و هەروەها کۆمەڵک ئەرک و بەرپرسیارەتیش هەیە و کۆمەڵک مافوو ئیمتیازاتیش هەیە. لە ناو زانکۆیە پێم وایە لە چاو شوێنەکانی ترە مافوو ئیمتیازاتەکان تۆزێ زیاترە بۆ مامۆستا و ئەرک و بەرپرسیارەتیەکەش بێگومان ئەرک و ئەوەی کە بیاوێ ئەرکەکانی سەرشانی جێبەجێ بکە زیاترە لە هەندێک شوێن. بۆ نمونە فەرمانبەر هەیە لە فەرمانگەکەی خۆی بەیانی ساعت 8:30 دەوام ئەکا لە دەوری دوو نیو کە تەواو بوو ڕۆشتەوە لە ماڵەوە ئیتر هیچ ئیشێکی نامێنێ و بۆ خۆی ئازادە لە ماڵەوە. بەس مامۆستای زانکۆ ئیشی لە ماڵەوە زیاترە وەکتا لە زانکۆ بێ. لە زانکۆ محازەرەیەکە چتە قاعەیەکەوە کۆمەڵک تەلەبەر لەبەر دەستایە و دەرسەڵێتەوە. بەس کە هاتیتەوە ماڵەوە کۆمەڵک ئەرکی تر هەیە، هەڵسەنگاندنی تێزی دکتۆرە، نامەی ماستەر، ئەو توێژینەوانەی کە بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی یەنە بەردەستت. ئیتر زانکۆکانش لەخوا بەزار بێستە زۆرە لە پڕپەیوەندیەکت پێوە کەنجاری وای پەیوەندیش پێوە ناکەن، توێژینەوەیەکت بۆ هەنێرن ئەڵێن ئەبێ ئیشی لەسەر پێوە هەموو لە ماڵەوە بێ بکرێت. زۆر باش. دا بۆ پرسیارە سیاسی و یاساییەکان ئەو نێرمە سەر کورسی پرتەقاڵی لە هۆڵی پەرلەمان و دەست پێکەین. زۆر باشە. دکتۆر بەڵێ خۆت وتێ مامۆستای زانکۆ لە ڕووی ئیمتیازاتەوە لە چاو فەرمانبەری دیکە یا مامۆستا لە قوتابخانەکانی دیکەی سەر بە وەزارەتی پەروەردە جیاوازترە. منەوێت لە دیوەمادیەکەی و پرسیارە لە تۆ بکەم. مامۆستای زانکۆ ئەگەر میلاک بێ لەسەر زانکۆیەک و ئەتوانێت لە زانکۆ ئەهلیەکانیش لە شوێنی دیکەش دەرس بڵێتەوە و محازڕ بێ وایە؟ بەڵێ بێگومان بە ڕەزامەندی زانکۆکەی خۆی. بەڵێ کەواتە دکتۆر ئیسماعیل بەرزنجی کە لە ڕووی مادیەوە لەوەچی پێویستی بە مادە نەبێ کە خۆی کاندید کردەوە بە پەرلەمانی کوردستان، ئەی چی پاڵی بە دکتۆر ئیسماعیلەوە نا خۆی کاندید کار لەسەر لیستی کۆمەڵی دادگەری و بێوێت لە هۆڵی پەرلەمان لەسەر کورسی پرتەقاڵی دابنیشێ؟ بەڵێ وەڵاهی پرسیارێکی لە جێگای خۆیەتی. ڕاستی لەخوا بەزیاد بێ لە ڕووی مادیەوە کێشەیەکمان نییە، لە ڕووی سومعە و بواری ئەکادیمیشەوە خوای گەورە شتێکی بەخشیوە کە ئیتر خەڵکانێک سیخای پێمانە متمانیان هەیە پێمان لە ڕووی زانستیەوە لە زۆر شوێنەوە تەلەفۆنم بۆ کرێ مەسەلەن پرسیارم لێ کرێ بابەتی زانستی زۆرێک لە زانکۆکان متمانەیان هەیە پێمان بانگمانەکەن بۆ مناقەشات و گفتوگۆی تێزەکانیان، یعنی وەکو
کەسێتی خۆم کە بمەوێ بۆ نمونە خوا کردی بڕۆمە پەرلەمان من پێم وایە وەکو شخصیت و وەکو بار و گوزەرانی خۆم شتێک زیاد ناکا لە من لە ڕووی مادیشەوە و لە ڕووی معنەوی و کۆمەڵایەتیشەوە یعنی بەڵام یعنی ئەوەی کە هەیە ئەی کەواتە بۆ خۆت کاندید کردووە ئەوە ڕاستیەکەی پەیوەندی بەوەوە هەیە کە لەم وڵاتەیە حکمڕانی بەلا ڕێدابراوە لەم وڵاتەیە حکمێکی ڕەشید نییە کە خەڵکی هەرێمی کوردستان لەژێر سایەیدا بحەسێنەوە پێم وایە چوونی کەسانێک کە خبرەیەکی زانستی و ئەکادیمی و جۆرێک لە شارەزاییان هەیە گرنگە لە پەرلەمانە چونکە پەرلەمان شوێنی یاسادانان و نقطەی سەرەکی بەڕێوەبردننی وڵاتە خەڵک حکومت و دەسەڵاتی جێبەجێکاری زۆرتر لەبەر چاوە لە کاتی ئیشکردنا بەڵام ئەو حکومەتە متمانە لە پەرلەمانەوە وەرەگرێ ئەگەر پەرلەمان خەڵکێکی هۆشیار و دامەزرا و تێگەیشتوویتیا بێ متمانە نادا بە حکومەتێک کە تاقی کرابێتەوە لە ڕووی ئەدایەوە خراپ بوو بێ متمانە نادا بە وەزیرێک کە پێی وابێ ئەهل نییە بۆ ئەو شوێنە ئەوە یان یاسایەک دەرناسوێنێ لە هۆڵەکەیە بۆ نمونە با ئێمە بە کەرتی خوێندنی باڵا وەرگین یاسایەک دەرناچوێنێ کە پەرلەمانتارەکان ئەگە خۆیان لەو کەرتەوە نەهات بێتن شارزان نەبن بە پێچ و پەناکانی ئەو کەرتە نازان چۆن یاسایەک دەکەن ئەوش تەواو قسە بێگومان ئێستا بۆ نمونە من خێورەی زیاد لە 50 ساڵم هەیە لە ناو زانکۆ هەم وەکو مامۆستا هەم وەکو بەڕێوەبردننی هەندێک کاروباری ئیداری و لیژنە و ئەوانە کاتێک کە بازیێتە سەر مەسلەی خوێندنی باڵا و یاسای خوێندنی باڵا و وەزارەتی خوێندنی باڵا یاخود هەتا پەروەردەش بێگومان ئێمە لەبەرەوەی خەلفێتێکمان هەیە لەسەر ئەو بابەتانە زانیاری زیاترمان هەیە وردەکاریەکانی ئەزانی خۆمان لە ڕووی عملیەوە ئیشوکارەکانمان جێبەجێ کردو لەبەرەوە ئەزانین خراپەکانی سیستمی خوێندی باڵا چییە چۆن چاک ئەکرێ و چۆن هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە باشە بەرەو باشتر ببرێ ئەوەی کە خراپە لا ببرێ لەوانەیە هەموو لایەنە سیاسیەکان و لیستەکان خۆشحاڵ بن بەوەی کە خەڵکی وەکو جەنابەت بەبێ مجامەلە لە ڕووی کەفا ئەو لە ڕووی شەهادە و لە ڕووی تەنانەت بنەماڵە و کۆمەڵایەتیشەوە پیاوێکی وەکو دکتۆر ئیسماعیل بەرزنجی کاندید بێلایەن با منم پرسیارە بکەم بۆ دکتۆر ئیسماعیل بەرزنجی لەسەر لیستی کۆمەڵ خۆی کاندید کرد وەڵا ئەنجا ئەوە ڕاستیەکەی ئەوەیە کە ئێمە هەر لە مناڵیەوە لەم کاروانی ئیسلامی و ڕابوونی ئیسلامیە بووین پێش لە دایکبوونی منیش من باوکم و هەروەها باپیرم کە بڵین باوکی دایکم یەکێک بۆ لە دامەزرێنەرانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە هەفتاکانی سەدەی ڕابردووە ئێمە خەلفێتێکمان هەیە لەم کاروانە ئیسلامیە لەبەرەوە ئەگەر من قەراری کاندید بوونم دا تەنها ینی کاندید بوونی من ئەبوایە لەم ڕێگەیە و لەم دەواازەیەوە بێ نەئەکرا لە شوێنێکی تر بێ کە مەمنونیشن من ینی بەڕاستی حەزەکەمەوە بڵێ من وەکو خۆم لە بەرنامە و ئیشی ئەم چەند ساڵەمان نەبووە کاندید بوون و چوونە پەرلەمان من لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریەوە داوام لێکراوە و ڕاستی پرۆسەکە زۆریشی خایەن هەتا توانیم بڕیار بدەم کەوا کاندید بم لەسەر لیستەکە ئەگەرچی من ینی لە زۆر بواری ترا کارم کردووە لە کاروانی کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و یعنی لە سێکتەرە جیاوازەکانە من ئیشم کردووە بەڵام وەکو کاری حیزبی و ئۆرگانی ماوەیە کە بەهۆی سەرقاڵبوونم بەزانکۆوە ڕاستی لەو کارەدا بڕابووم بەڵام بە هەموو جۆرێک دەستبارگر ئەڵەی پیچ و تا بڕیارم ما ینی بیرت لەوە کردەوە ئایا تۆ خزمەتەکەت لە زانکۆ گرنگترە و بە قوتابیەکان و بۆ توێژە یا بیتە هۆڵی پەرلەمان ینی ئەمە بوو تەڕەدوو دەکەیت بێگومان ئەوە بوو ینی من لە شوێنی خۆشم توانیومە خزمەتێکی باش بکەم هەم بە خوێندکاران لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی ڕەوشتیەوە هەم لە ڕووی متمانەوە لەبەر ئەوە بەراوردی ئەوم ئەکرد ئایا ئەگەر من لێرە بمێنمەوە لە زانکۆ خزمەتەکەم چۆنە و ئەگەر بچمە سەر لیست و خواکردی دەربچم و بچمە پەرلەمان لەوێ ئیشەکەم چۆن ئەبێ کامیان باشترە بۆ خەڵک نەک بۆ خۆم وەکوتم وەکو شخصی خۆم من هیچ لە بار و گوزەران و لە حاڵ و ئەحواڵی من ناگۆڕێ بەڵام دوای ئەوەی کە لێکماندایەوە پێمان باش بوو ئەو بە ئیستیشارەکردن بە کۆمەڵێک کەسی
متمانە پێکرا و ئیتر وا باش بوو کەوا بێمە ناویستەکەەوە. هەر لە سەرەتای بەرنامەکە دوو جار وتێگەر خوا کردی بێگومان دکتۆر لەو باوەڕایی ئێستا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنین و ماوەیە کە جەنابەت چالاکی دێ و شوێن ئەەکەیت و سەردانەکەیت و خەڵک بەسەرەکەیت و بێگومان لە وەکو بڵێ لە ناوەندەکەی خۆشتا کەم نین ئەوانی کە ڕەفیقتن لە مامۆسای زانکۆ و ئەو قوتابیانی لەسەر دەستی جەنابەت پێگەیشتون. دکتۆر ئیسماعیل لەو بڕواایە چێتە هۆڵی پەرلەمان؟ وەڵاهی ئەوە ئەکەوێتە سەر دووشت، یەکەمیان تەقدیری خوای گەورە پێش هەموو شتێکە، دووەمیش متمانەی ئەو خەڵکە ئایا و خەڵکە پێی وایە من کەسێکم ئەهلم بۆی بچم لەوێ بەیانی یاسا بۆ ئەوان دەرکەم بەشداری بکەم لە ئیدارەدانی پەرلەمانە، ئەوە ئەکەوێتە سەر ئەو دووشتە. ئیتر بۆیە هەر ئەبێ بڵین ئەگەر خوا کردی. باش دکتۆر جەنابەت لە زانکۆیت لە خوێندنی باڵای کەرتی خوێندنی باڵا و کەرتی زانکۆکان و پەیمانگاکانمان لە ڕووی ژێرخان و سەرخانەوە ژێرخان و سەرخانێکی باشیانێ لە هەرێمی کوردستان یانە دکتۆر ئیسماعیل بەرزنجی گلەیی و ڕەخنەی هەیە لەسەر ئەو سەرخان و ژێرخانەی بواری خوێندنی باڵا بووە ئێوە بچێت لە ناوەندی یاسادانانەوە ئەم بابەتە ڕێککاتەوە؟ بێگومان یعنی ئێمە ئەبێ زانکۆکان و پەیمانگاکان و ئەو تام و دەستگانی سەر بە خوێندنی باڵان لە چوارچێوەی کۆمەلگایە ئێمە سەیریان بکەین. یعنی پێمان وان نەبێ زۆر جار خەڵک گلەییەکە ئەڵێ زانکۆکان چیان کردووە، کوا توێژینەوەکانیان، کوا داهێنانەکانیان، کوا نازانم چیان، بەڵام دوجار ئەم زانکۆیانە لەناو ئەم کۆمەلگەیەیان تۆ کۆمەلگاکات لە سەرتاوە هەتا خوارەوە بەهۆی حکومڕانیەکی خراپەوە بەرەو هەڵدێر ڕۆیشتووە. نابێت چاوەڕوانی ئەوە بکەی زانکۆکان لە هەرێمی کوردستانە ئیبداعت بۆ بکەن، سحرت بۆ بکەن، کۆمەڵە شتێکت بۆ بهێنن کە ئەسڵەن لەناو ئەم کۆمەلگایە یا جێگای سەرنج بێت. چونکە دوجار مامۆستایە یا پرۆگرامە یان سیستەمەکەی لە وڵاتەکە کۆمەڵێک هۆکار هەیە هەمویانن، بەڵام کامیان بە دەرەجەی ئەساس لە پێشترە. بە دەرەجەی یەکەم حکومڕانیە، یعنی تۆ وەزیرت هەیە، ئەنجومەنی وەزیرانت هەیە، ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵات هەیە کە بڕیار ئەدا لەم هەرێمی کوردستانەیە خەڵک چۆن بخوێنێ، خوێندکار چۆن وەربگیرێ، پێوەرەکان چی بن. ئێمە پێمان وایە ئەو پێوەرانەی کە چەندین ساڵە بە تایبەتی لە 4-5 ساڵی ڕابردووە پێوەرەکان زۆر خراپ بوون، کوالەتی خوێندن زۆر دابەزیوە، چەند جار دەنگمان بەرز کردوتەوە. من وەکو خۆم نووسیوە مخابەلاتم کردووە، داوای پێشنیار و سەرنجمان لێکراوە لە زانکۆوە بەرزمان کردوتەوە، وتومانە ئەم سیستمی خوێندنەی کە ئێستا هەیە نیسبەتی خوێندەواری و زانین و معریفە لە لای خوێندکاردا ئەوەزێنێ، تکایە وەرنە سەرخەت چارەسەرمان ئێمە یعنی خسۆتە بەردەستی لایەنە پەیوەندیدارەکان. بەڵام بەڕاستی بۆ گوێ ناگرن وەڵاهی ئیتر ئەوە ئەکەوێتە سەر ئەوەی کۆمەڵێک تەداخلات هەیە لەم لاولاوە، جا ئایا تەداخلاتی حیزبی بێ، کەسی بێ، نێو دەوڵەتی و ئیقلیمی بێ، یعنی ئەوانەش هەیە. چونکە ئێمە لە زانکۆکانە بیرمان نەچێ سنتەرگەلێکمان هەیە کە لە هەر زانکۆیەکە کراوەتەوە سنتەری یەکسانی جێندەری کە بە هیچ جۆرێک پەیوەندی نییە نە بە زانست و نە بە خوێندنی باڵا نە بە معریفەوە. بەڵام ئەوە دیارە ئەیتر نازانم بە چی بڕیارێک و بە پاڵپشت بە چی و چۆن کراوەتەوە لە زانکۆکانە ئیشیان لە ناوەکەیەوە دیارە. سنتەری یەکسانی جێندەری ئیش ئەکا بۆ ئەوەی کەوا ئەو بەهایانەی کەوا ڕۆژ ئاوا بڕوایان پێیەتی و ئایانەوێ بڵاوی بکەنەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ئیسلامی لە ڕێگای ئەو سنتەرانەوە، لە ڕێگای پرۆگرامەکانی خوێندنەوە و لە ڕێگای یاساکانی پەرلەمانەوە دوو دەواازەی زۆر کاریگەرن. یعنی ئەوانە کۆمەڵێک شتی زۆر هەیە، یعنی بتخوا با لەسەر ئەوە بوەستین ئەوە لە یاسا بەپی یاسا و لە یاسای خوێندنی باڵایە شتی وا هەیە تەشکیلی زانکۆکانە نییە. ئێمە یاسایەکمان هەیە یاسا و بڕیارێک واللهی ئیتر ئەوە بێ بپرسین بزانین بۆچی کراوە کاوابێ ئەرکی تۆ قورسە لە داهاتوو لە پەرلەمان هەر بۆ ئەگەر لەسەر ئەم بابەتەش بێ ئەبێ ئەمە ڕێکخرێت ئەمە نەمێنێ نەک ڕێکخرێت. ئەمە گومان وەرە یاسای وەزارەتی خوێندنی باڵامان هەیە، یاسایکی زۆر دوور و درێژە، دوای یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە مادەکانی زۆرە پێم وایە یاسای وەزارەتی خوێندنی باڵایە هەموو تەفاسیلێکی باس کردووە یاسای وەزارەتی خوێندنی باڵا، بەس لە پەیکەری ئەو یاسایە، لە پەیکەری زانکۆکانە، لە پەیکەری وەزارەت تا شتێکمان نییە بەو ناوەوە. بەڵام ئێستا بوونی هەیە بەڵێ، بەڵام خۆشبەختانە زۆر کاران نییە، ئەکتیڤ نییە، لەبەرەوەی خەڵکێک
ناچێ بەدەمیەوە تەنانەت ئەو کەسانی کە وەکو لیژنەشدا ئەنرێن کارێکی ڕۆتینەکە ئەیکەن. بەڵام مەبەستم لە چییە؟ مەبەستم لەوەیە کە لە هەرێمی کوردستانە ئەو باسکەوت ئەمە لە ئیقلیمی و نێودەوڵەتی بەڵێ کاریگەری حیزبی هەیە، کاریگەری کەسی هەیە، کاریگەری نێودەوڵەتیش هەیە کە خوێندن لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە زانکۆکان و لە وەزارەتی خوێندنی باڵایە بەرەو دابەزینی ئاستی خوێندکار و مامۆستایانیش ڕۆشتووە. دکتۆر بەڕاستە سەگە تۆ باسی زانکۆ بە ناوبانگەکانی ئەوروپا و بەریتانیا و ئەمریکا بکەین، یعنی کاتێک گەوترێ فلانە کەس دەرچووی فلانە زانکۆیە لە فلانە وڵاتی ئەوروپی، یعنی کەزیە قسەت بۆ کایە کە مەشروعێک پێشکەشەکە زۆر پڕزانیاریە. بەڕاست قوتابی لای ئێمە لە 4 ساڵی تەواوبوونی زانکۆیە لەو کۆلێژانی 4 ساڵن، لەوانەی 5 لەوانی 6ن. کاتێ تەخەڕوجەکە ئەوەیە بڵی تەواو ئامادە کراوە بۆ ئەم بابەتی خۆی کە تایە تەخەڕوج کرا؟ نەخێر، بەداخەوە کەوا نییە، ئەوەش هۆکاری زۆرە، هۆکارێکی سەرەکی ئەو تەدەخولە زۆر خراپەی هەردوو حیزبی دەسەڵاتدارە کە لە چەند ساڵی ڕابردووە لە زانکۆکان کردویانە. خەڵکانێکی زۆر ئێستا چەند ساڵێکە پێوەرەکانی وەرگرتن لە خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا گۆڕاوە، یعنی تا ڕادەیەک باش بووە، بەڵام ساڵانی ڕابردوو هەمومان ئەزانین وەرگرتن لە خوێندنی باڵا چۆن بووە. بە تەسکیی حیزبی و لە قوو مەڵبەندەکان کراوە. کەسانێک وەرگیراون، ئەوە سەبەبێکە بۆ ئەوەی کە من بە تەزکیەی حیزبی وەرگیرام بێگومان لەو ئاستەیان نیم کە شەرت و شروطەکان و مەرجەکان ئەمگرێتەوە. یەکە نەبووم دوایش ئەدایشی خراپم ئەبێ، ئەوە یەکێک. دووەم، ئەو سیستمی خوێندنەی کە هەبووە سیستمی کۆن یەکەم جار جێبەجێ ئەکرا کە هی سەردەمی حکوومەتی بەعس بوو مابووە بۆمان ئێمە لەسەر ئەو نیزامە ئەڕۆیشتین کۆمەڵە کەم و کوڕی هەبوو. دوایی هاتن وتیان ئەم نیزامە بابگۆڕین بە سیستمێکی تری زۆر پێشکەوتووی نێودەوڵەتی. بەڵێ هاتن سیستمی بۆڵۆنیایان هێنا کە سیستمی ئیتیحادی ئەوروپیە بۆ خوێندن. جاویشە لە پرسیارەکەم ئەم سیستەمە چییە؟ خراپە چاکە؟ سیستمێکە دوای 4 ساڵ تاقیکردنەوە دەرکەوت کە خراپترین سیستمە بۆ خوێندن لە هەرێمی کوردستانە. بۆ لەبەرەوەی توانای تێگەیشتن و پێگەیاندنی خوێندکار هەتا ئاستی لە 120 دابەزیوە. یعنی ئەوە قسەیەکە من بەرپرسیار ئەبم لی چەندین جاری ژووتومانە ئێمە ئەوانەی کە مامۆستاین لە ناو زانکۆکانە دەرز ئەڵینەوە ئێمە ئەزانین خراپیەکانی ئەو سیستمە چیە. دکتۆر، ینی لەسەر و ئێوە ڕاگرایەتی کۆلێژەکان زانکۆ هەیە و وەزارەتی خوێندنی باڵا هەیە، ئەم هەموو پرۆفیسۆر و دکتۆر و ئەم هەموو بابڵی نازناوە علمی هەیە، ئەی ئەمانە بۆ دەرکی پێ ناکەن؟ دەرکی پێیەکەن بەس گوێیان لێ ناگیرێ. ئەو کەسانەی کەوا جددین گوێیان لێ ناگیرێ. ئەمە بەداخەوە لە زانکۆکانە پۆستە ئیداریەکان هەمووی پۆستی حیزبی باڵایە، یعنی خەڵکێک ئەخرێتە ئەو شوێنە کە کۆمەڵێک مەرجی ڕۆتینی هەیە، بەڵێ تیانایە دکتۆرای هێنا و پرۆفیسۆری یاریدە دەرەوە هەندێک جار مەرجەکەی بۆ تعدیلەکرێ و بەڵام ئەمانە بە تەزکیەی حیزبی ئەخرێنە ئەو شوێنانە. بەداخەوە کە ئەوە وایە. دووەم، ئەو کۆمەڵە کەسەی کە یەک لە دوای یەک بوون بە وەزیری خوێندنی باڵا هەر یەکەیان بە سلکە حیزبەکەیە هاتووە گەیشتۆتە ئەوێ. ئێمە ڕێزمان هەیە بۆ لایەنی زانستی و ئیداریان، بەڵام بەڕاستی کەسێک کە لە پۆستێکا دائەنرێ، پۆستی وەزارەت پۆستێکی سیادیە باشە ئامن نابا کەسێکی حیزبی دابنرێ، بەڵام لە ناو حیزبیەکانە کەسێک کە باشترینیانە، نەک کەسێک کە واستەی بە قووەتری هەیە کە پشتی باشتری هەیە. ئەوە وەزارەت وا بۆ ئەی باشە پۆستەکانی تر، سەرۆکی زانکۆکان، یاریدەدرانی سەرۆکی زانکۆ، ڕاگرەکان، تەنانەت سەرۆک بەشەکان کە ئیشێکی تەنفیزی صرفە ئەیکەن و هیچ جۆرە ئیمتیازێکی نییە، ئەوانەش یعنی ئیلا ئەبێ لەم لاولاوە دەستێک تەلەفۆنێک کاغەزێک قسەیەک هەبێ هەتاکو ئیقرار ئەکرێت دابنرێن. ئەوە من ناڵم هەمویان هەر خراپن، خەڵکی زۆر باشیشیان تایە، بەڵام کاتێک کە تۆ سیستمەکەت بوو بە ئەوەی هەموو خەڵکەکە ئەوا دابنرێ، خەڵکە باشەکە کەمتر ئەچێ. ئەو خەڵکی کە زۆرتر هەوڵی بۆ ئەیە و مستحقیش نییە، ئەوانە زۆرتر ئەسنە ئەو شوێنانە. سیستمی بۆڵۆنیایە ئاستی خوێندکاری لە ڕووی معریفی و زانستیەوە دابەزانەوە لەبەرەوەی سیستمی یەکێتی ئەوروپایە. خۆی ئێمە خۆخۆمانە زۆر بازلەوەکەی نەڵین ئەوروپا ئاوا پێشکەوت و سیستەمەکانی ئاوانەگەر ئێمە بین ئەم سیستەمە بین کۆپی پێسیکن لێرە بۆ خراپە. ئاخدەی خراپەکەی ئەوەیە کە ژینگەی ئێمە لەگەڵ ژینگەی ئەوانە فەرقی زۆرە. ئەوان بۆ ژینگەی خۆیان دوای چەند ساڵ ممارەسەکردن گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەو مادەیان پێویستە ئەمەیان پێویست نییە، ئاوا بخوێنن باشە، ئاوا نەخوێنن باشە. ئێمە ئێستا
لەسەر دیراسە ئەی چۆن تەنانەت ئەوان کردنەوەی بەش و کۆلێجەکانیشیان لەسەر ئەساسی دیراسەیە تۆ نبینی لە شارێکا زانکۆیەکی گەورە کرابێتەوە کۆمەڵێک بەش و کۆلێجی هەوێ لە شارێکی تریشا زانکۆیەکی تر هەمان کۆمەڵ و هەمان بەش و کۆلێجی هەبێ لەسەر ئەساسی دیراسەکردن زانکۆیەکیان هەیە لە شارێکە لەسەر ئاوە ئەو جۆرە بەش و کۆلێجانەی لەکرێتەوە کە وەبەرهێنان لە ناو ئاوا ئەکرێ مەسەلەن کەشتی دروستەکە لە بواری ماسیگری ناچێ باسی کشت و کاڵە بۆ بکە بەشێکت بووە کاتەوە کە سامانی لە قوتونانی ماسی و بەرهێمهێنانی ماسی و پیشەشازی ماسی بێ لە شوێنێکی ترکە شاخاویە بە هەمان شێوە کۆمەڵە کۆلێج بەڵام لە لای ئێمە بۆ دکتۆر لای ئێمە بۆ زانکۆکان کە تەمان بەداخەوە زۆربەی زۆران لە سنتەری شارەکانان کەمێکیان لە قەزاکانن بۆ نمونە ئەگەر لە منطقێکی وەکو شارباژەر یا لە هەورامان یا لە شوێنێکی وەکو قەرەداخ بۆ نمونە ئەنی بەشێکی زانکۆیەک بکرێتەوە ئەبێ بە پێی جوگرافیای ئەو منطقەیە ئەو بەشە لەوێ بکرێتەوە بێگومان ئەبێ پێویستی ئەو شوێنە بێ خ تۆ ئیشت بەوە چییە مەسەلەن ئەگەر هەر خوێندنی زانستی کشت و کاڵی بێ تۆ لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک و لە فلان و لە فیسال لە هەموو شارەکان هەتا ێ باشە لێرە ئەرزیەتێکت نییە بە تەواوەتی بۆ جێبەجێکردنی لایەنی پراکتیکی ئەو بەشە بڕۆ لە شوێنێک بیکەرەوە کە تۆ لە ڕووی پراکتیکیەوە بتوانانی ئێستا تۆ ئەو بۆ نمونە مەسەلەن کشت و کاڵمان وەرگرتووە خوێندکار باسی توربە بکە باسی گوێز بکە ێ باشە گوێز خۆ لە سلێمانیا دەست ناکەوێت لە هەولێر نییە لە دوهۆک نیتە ئێکەواتە ئەبێ لە شوێنێکا بێ کە ئەو خوێندکارە بە شێوەی عملی بتوانێت بە ئاسانی بگاتە ئەو شتە بە هەمان شێوە کۆلێجەکانی تریش ئەبێ لەسەر ئەساسی دیراسە بکرێنەوە بۆ ئێمە بینین لە ئەم 2-3 ساڵەیە کۆمەڵێک کۆلێج و بەش هەیە هەر وا خەریکە داخرێ خوێندکاری هەر نییە ویستم بپرسمەوە کۆلێژ و بەشانەی ئەکرێنەوە لە پێداویستی هەرێمی کوردستانە بەو بەشانە یا هەر بۆیە کە بڵند خوێندکار وەرگیراوە و نەخێر بەداخەوە پێداویستی لەبەر چاو ناگیرێ جاری وا هەیە کۆمەڵێک مامۆسای پسپۆر لە بوارێکە هەیە لە شوێنێک کازیێگایان نییە لە شوێنێکی تر کولەیەکیان بۆکەنەوە بەشێکیان بۆ بەڕاستی وایە هەیەشتی وا هەبووە لە شوێنی تر هەیە لەبەر خاتری ئەوەی ناوچەیەک قوربانی داوە لە پێناو شتێکە من حەز ناکەم ناو بێنم هاتوون تاویزی بەوە ئەکەنەوە کۆلێجێک پەیمانگایەک بەشێکی بۆ ئەکەنەوە لەویە بەشەکە هیچ پەیوەندیشی نیە بە ناوچەکەی ئەوەوە گرنگ ئەوەیە کۆمەڵک کەس هەستاون و پرۆپۆزەڵێکیان تەقدیم کردووە و دەستێکیش هەیە لە پشتیانەوە کە ئاڵێ بەڵێ ئەم ناوچەیە پێویستە قەرەوە بکرێتەوە وەرن فلان کۆلێجی بۆ بکەنەوە یعنی ئێمە هەتا چەند ساڵێکیش لە ناو سلێمانیەوە مامۆستا و خوێندکار بە پاز ئەگوازرانەوە بۆ دەرەوەی سلێمانی زانکۆیەکی لێبوو لێوێ دەرسیان نەخوێن ێ باشە فایدەی ئەمە چییە کە تۆ مامۆستاکەت هەر لە ناو شار بوو خوێندکارەکەت هەر زۆربەی زۆری هی ناو شارەکە بوو ێ بۆ ئەیبەی لە دەرەوەی شار دەرسی پێڵی سەعاتێک چل دەقە ئەیبەی بۆ ئەم هەموو کەم کورتی جەنابەت باست کرد ئەرکی دکتۆر ئیسماعیل بەرزنجی کە پشت بەخوا چێتە هۆڵی پەرلەمان لە هەولێر لە بینای پەرلەمان بۆ خوێندنی باڵا لە ڕووی یاساییەوە تۆ توێت چی بکەی ڕوئیات هەیە بۆ ئەوی کە کۆمەڵێک یاسا لەگەڵ هاوڕێکانتا لە فراکسیۆن لەگەڵ لیژنەی یاسایی بۆ ئەم کەم و کورتیانی باست کردووە بیان هێنیتە بەرهەم بەڵێ بێگومان ئەوە ئەگەر خوا کردی دووبارە ئەبێتە کاری لە پێشینەی من چونکە هەر کەسێک کە ئەچێتە ئەو شوێنە نەکەر من هەر کەسێک بێ وا باشترە کە زۆرترین کارەکانی لەو پسپۆڕی خۆیان بێ لە پسپۆڕەکانی ترا ئەتوانێ بەشداری بکە لە پرۆژە یاساکانی ترا بە هەندێک تێبینی بە هەندێک سەرنج بەڵام کاری لە پێشینەی ئەبێ ئەو بوارە بێ کە خۆی کاریتیاکە لەبەر ئەوەی کەوا وەکووتم خیبرەی هەیە ئەزانێ کە کەم و کورتیەکانی ئەو بوارە چییە وە چۆنیش چارەسەر ئەکرێن دکتۆر دەستی حیزب بە شێوازێکی زۆر ڕەها لە ناو زانکۆکانەیە وەک باقی لە هەموو شتەکانی دیکە هەیە دکتۆر ئیسماعیل بەرزنجی دەیەوێت بە یاسا دەستی حیزب لە زانکۆ پەیمانگاکان و ناوەندی خوێندنی باڵا بێنێتە دەر بەڵێ ئەوە بێگومان ئەبێ بکرێت کارێکە کە وەکووتم سەرەتای ڕاستکردنەوە لەوەوە دەست پێیەکە کە تۆ کێ گونجاوە کێ هەموو مەرجەکانی تایە شایەتی بۆ ئەدرێ ئەوە ببێتە مامۆستای زانکۆ ئەو مەرجانەی کە دای ئەنەی بەڕاستی ئەوە بۆ ئەوەی یعنی ئەوەش وەکو نمونە باسکەم ساڵانی ڕابردوو ئەوەی لە هەفتا کەمتری نەبووە ئەسڵن لە ماجستێر و دکتۆرا هەر وەرنە ئەیگیرە ئەوەی هەفتاشی هەبوو چانسی وەرگرتنی زۆر نەبوو چونکە 85 و دەرەجاتی زیاتر بۆ ئەوان زیاتر بوو ئێ بەس ئێستا دابەزێ بۆ 65 خۆگەکرێ ئەوە شتێکی باشە ئەو ترێسە با بڵێن دکتۆرا و ماستەر و ئەوانە زۆر بووە
لە هەرێمی کوردستان ئەمە نیشانی پێشکەوتنە یا خەلەلە؟ نەخێر بە هیچ شێوەیەک. ئەوە من جاری تریژە و قسەیم کردو، یعنی تۆ وڵاتی چینی تۆ کوێی لە یەک ساڵە نزیکەی 5,000 خوێندکاری خوێندنی باڵات هەبێ بە ماستەر و دکتۆرا و دیبلۆمەوە. یعنی ئەم هەمووە لە پای چی؟ تۆ لە پای چی خەڵک وەرئەگری؟ ئەتەوێ خەڵک بۆچی پێ بگەێنی؟ هەر شەهادەکەی بەرز ببێتەوە ببێتە کولفەیەک لەسەر حکومەت و لەسەر داهاتی گشتی، یان ئەوە تا تۆ پێویستیت پێیەتی بەوانە. باش دکتۆر، لەسەر کری خوێندن لە زانکۆ لە پەیمانگاکان ڕوئیە جەنابەت چییە؟ ئەمە شتێکی چۆنانی دروستە دروست نییە؟ ئەم کرێ زۆرە یا پێویست ناکە هەبێت؟ پێویستە پلانێکی بۆ پێویستە تۆ لە هۆڵی پەرلەمان چۆن ئەمە حەلکەی؟ پێویستە ڕێک بخرێتەوە. خوێندنی ئەهلی لە هەموو دنیا هەیە و باشیشە هەبێ خوێندنێکی، بەڵام بە مەرجێک خوێندنێکی یارمەتی دەروێ بۆ خوێندنی حکومی، بە تایبەتی لە وڵاتانی ئێمە. تۆ ئەگەر سیستمەکەت هەمووی ئەکەی بە سیستمێکی سەرمایەداری وەکو ئەوروپا، کۆمپانیای گەورە گەورەت هەیە، ئەمانە کەرتی تایبەت خۆی یەت پرۆپۆزەڵ پێشکەش ئەکا ئەڵێکا کە زانکۆم بۆ بکەرەوە شەهادەم لەم بوارەیە بۆ وەربگرە، ئەوە جیاوازە. بەڵام ئێمە سیستمەکەمان سیستمێکی حکومیە هەتاکو ئێستا. خوێندنی لە ناو زانکۆ حکومیەکانیشە هەندێکمان هەیە بە پارە، یعنی بەڵێ خوێندنی پارالێل هەیە. خوێندنی پارالێلیش ئەبێ ڕێک بخرێتەوە. یعنی خوێندنی پارالێل بەڕاستی من یەک سەرنجم هەیە لەسەری، ئەویش ئەوەیە ناکرێ فەرقی خوێندن وەرگرتن لە زانکۆیەک لە بەشێکە نزیکەی 5-6 دەرەجە بێ بۆ پارالێل. ئێستا لە زۆر شوێن وایە، بەڵێ یعنی هەتا 6 دەرەجەش هاتووە جیاوازیەکە. معقول نییە ئەو پارەی هەیە ئەیا و ئەچێ خوێنێ و ئەمیشیان پارەی نییە بچێت لە شوێنێکی تر بخوێنێ لە شوێنێکی نزمتر. با خوێندنی پارالێل هەبێ بە نیسبەتێکی دیاریکراو و بە پارەیەکی دیاریکرا و بەڵام فەرقی دەرەجەکەش زۆر نەبێ. چونکە مەسەلەی دەرەجەش طبعاً قسەی زۆری لەسەر ئایا ئاستی خوێندکارەکە بە تەواوەتی دەرەخایان دەرناخە، ئەوەیان باسێکی ترە. باش لەسەر دەرماڵە بۆ قوتابیان تۆکو مامۆستایەک زۆر جار لەوانەیە مامۆستایان لەسەر با بڵین ماف و امتیازاتی خۆیان بێنەدەن کە حەقی خۆتانە، بەڵام چی بۆ قوتابیەکان؟ یانی من ئەگەدارم چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان قوتابی دەرماڵە وەرناگرێ یان زۆر بە بچڕ و زۆر کەم وەریەگرێ. پێویست ناکە ئەمە بە یاسایەک ڕێک بخرێتەوە. دکتۆر ئیسماعیل چی هەیە بۆ ئەم بابەتە؟ بێگومان ئەوێ یاسای هەبێ و ئەبێ متابعەی جێبەجێکردنەکەشی بکرێ، لە هەمووی گرنگترە. من یەکێک بووم لەو کەمینە مامۆستایانەی کەوا بەشداریم کرد لە خۆپیشاندانی خوێندکارانە. ینی ئێمە گلەی ئەوەمان لێ ئەکرا ڕاستی وەکو مامۆستای زانکۆ بە تایبەتی لە خوێندکارەکان کە لەسەر مافی خۆتانیە نەدەنگمان ئەگرن ناسنە هۆڵەکانەوە، بەڵام کاتێک کێتە سەر مافی خوێندکارەکانتان بەشداری ناکەن، هیچ ناکەن، تەنانەت بەهۆی هەندێک ئیجراعاتی ئیداری فەوقی کە داوا لە مامۆستاکان ئەکرا خوێندکارەکان غایب بدرێن، ئیجراعاتیان لەگەڵا بکرێ، لە هەندێک شوێن ئەوەش ئەکرا. بەڵام من وەکو خۆم خوێندکارەکانی شاهیدن و بەڵگەنامەش هەیە لەسەرەوەی کە لەگەڵ خوێندکارەکانمانە چوینەتە سەر جادە داوای مافی ئەوانمان کردو نەکوی خۆمان، پێمان وایە مافێکی ڕەوایە و بەڕاستی من ڕوئیەیەکم هەیە، پێم وایە خوێندکاری زانکۆ نەک تەنیا لە 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵی خوێندنەکەیان مافێکی هەیە کە پێویستە بۆی دابین بکرێت، دوای دەرچوونیشی ئێستا ئێمە نزیکەی لەوانەیە خۆ سەرژمێریەکی زۆر دقیق و ورد لە بەردەستان نیە، بەس لەوانەیە نزیک ببێتەوە لە 500,000 خوێندکاری زانکۆ هیچ چەند ساڵی ڕابردوو کە کەڵەکە بووە دەرچوون و هەتا ئێستا دانەمەزراون لە شوێنێک کە پێویستەکە حکومەتی هاوکاریەوەش کە تا لە کردی تایبەت تۆ خوێندکار باشەوە 4 ساڵ هێنات و پێت گەیاند و شەهادەیەکت پێدا، بەڵام کاری دەست نەکەوت، تۆ ئەبێ کاری بۆ بڕەخسێنی، نەتوانی هەلی کاری بۆ بڕەخسێنی، ئەبێ لە شوێنی تر بۆی تەعویزکەیتەوە. لە هەندێک لە وڵاتان دەوروبەریشمان تەنانەت ئێمە باسی ئەوروپا ناکەین، هەمانە یاسامان هەیە کە خوێندکاران لە کاتی خوێندنە لە زۆر شوێن داشکاندنیان بۆ ئۆکرێ، دەرچوانی زانکۆکان ئەبێ خاڵیان پێ بدرێ بۆ هەلی کار هەم لە کەرتی تایبەت و هەم لە کەرتی حکومیش. زۆر باشە دکتۆر، وەک دوا پرسیار باست لە نمرە کرد بۆی کە ئەم سەتە هێنێت لەم کۆلێژە و ئەم 9 لە کۆلێژێکی تر. ئەم سیستەمە پێویستی بۆ نییە بگۆڕێ بەڕێی تۆ، ینی لەسەر نمرە خوا ئەزانێ ئەم نمرێت چۆن هاتووە، قوتابێکی دیکە بەهۆی هۆکارێکی تەندروستیەکە کێشەیەکە بارێکی داراییە لە پۆلی 12 نەیتوانی ئەو نمرێ بێنێ، بەڵام ئاستیشی باشە. ئەمی کێسە لە زانکۆ پەیمانگاکان لەسەر نمرە، ینی مامەڵە و پێوەرەکە تەنها نمرەیە، شتێکی دروستە یا پێویستە مە بگۆڕێ؟
پێم وایە تا ڕادەیەک دروستە پێویستە گۆڕانکاری لە پاڵ نمرەیە کۆمەڵێک شتی تردا بنرێ. جارێ لە سەرەتاوە ئێمە پێویستمان بەوەیە کە ڕای کۆمەلگا بگۆڕین. ئەو خەڵکە وا تێگەێنراوە و هەرواش بووە کە بەرزترین نمرە بچێتە کۆلێجی پزیشکی و لێوە وەربگیرێ. هەتا ئێستش ئەوانەی دەرچووی کۆلێجی پزیشکین یەکسەر ڕاستەوخۆ تەعین نەکرێن، بەڵام خوێندکارەکانی تر تەعین ناکرێن. ئێمە ئەبێ یەکەم جار ڕای کۆمەلگا بگۆڕین کە ئێمە پێویستیمان بە هەموو پسپۆڕیەکان هەیە. پسپۆڕیەک نییە لەوەی تر باشتر بێ. لەوانەیە مامۆستایەک لە هونەرە جوانەکان بتوانێت خزمەتێکی زۆر گەورە بە کۆمەلگا بکە کە پزیشکێک ناتوانێت بیکە. ئێمە پزیشکمان هەیە گۆرانی بێژە و ڕەسامە و مەبەست لە چییە لەوەیە کە ئەو بوارانە وا لە کۆمەلگا بگەێنرێ وا لە خوێندکار بگەێنرێ لە سەرەتاوە کە تۆ گرنگی تۆ بە منمرەیە دەرناکەوێ وە گرنگی تۆش بەوە دەرناکەوێت کە ئیلا هەر بچیتە بەرزترین کۆلێج تۆ بێ خۆت بدۆزیتەوە بۆ کام کۆلێجە گونجاوی. سەرەتا کۆمەڵک مەهارات هەیە ئەبێ لە ئینسانەکەیە لەناو خوێندکارەکەیە کەشف بکرێ و من پێم وایە پێویستە تاقیکردنەوەیەک هەبێ 1 ساڵ سیستمی مقابلە و چاوپێکەوتن لەگەڵ خوێندکارانە جێبەجێکرا کە دوایی بەداخەوە نەما زۆر سەرکەوتوو بوو. ئێمە لە لای خۆمان ئەو خوێندکارانەی کەوا هاتبوون ئەیانویست لە پەشی زمانی عەرەبی بخوێنن دامان ئەنان یەک مقابلەمانەکردن کۆمەڵێک مامۆستا بزانین کامیان ئەهلیەتی هەیە کامیان گونجاوە کامیان پاشخانێکی هەیە تا تۆ خوێندکارت هەیە 5-6 ساڵ زمانی عەرەبی خوێندووە لە دەرەوەی زانکۆ هەتا ئەوەی کێتە ناو زانکۆ باش ئەو خوێندکارە لەوانەیە بە زروفێک نەیتوانی بە دەرەجەیەکی باش بێنێ کاتێک کە گفتوگوی لەگەڵاکەی ئەبینی ئەمە گونجاوترە بۆ تۆ لە خوێندکارێکە بە دەرەجەیەکی باشتراتوە جا ئەو تاقیکردنەوە گفتوگۆیە ڕێگایەکە بۆ ئەوەی کە خوێندکارانی پێ تەسفێ بکرێ وە طبعا ڕێگای تر زۆر هەیە کە ئێستا کاتی باسکردنی نییە بەداخەوە بەڵام وردەکاری زۆر هەیە لە پاڵ نمرەیە کە ئەکرێ ببێتە ڕێگایەکی زۆر باش بۆ ئەوەی باشترین سیستمی خوێندن هەم لە پەروەردە هەم لە زانکۆکانی شار. زۆر باش. خۆشەویستان دەنگدەرانی ئازیز و خۆشەویستی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەو خەوشانەی مامۆستا یان با بڵێن دکتۆر ئیسماعیل بەرزنجی لە کردی خوێندنی باڵا باسی کرد نەمێنن چارەسەر بکرێن ئێمە هیوادارین کە کورسیە ڕەشەکانی پەرلەمانی کوردستان زیاتر بکرێ بە پرتەقاڵی بووی کە خەڵکی وەکو دکتۆر ئیسماعیل بەرزنجی بچێتە هۆڵی پەرلەمان و گرفتەکانی خوێندنی باڵا و زانکۆ و پەیمانگاکان لە هەموو بوارەکانە بۆمان چارەسەر بکەن. دکتۆر جان هیوای سەرکەوتنە بۆ خوازم بۆ هیوای بگەیتە هۆڵی پەرلەمان. ئەمە لە کۆتایی هەموو بەرنمەیەکە لەم تیانوسەیە ئەو کاندیدە بەڕزەیەتە ئێرە شتێک بۆ دەنگدەرەکانی خۆی نووسێ وەکو میساخێکی شەرەف حەزەکەن جەناب بیتە ئێرە و شتێکمان لە چەندێ ڕێکا بۆ بنووسی. دەستخۆش. مەشخەڵی باوەڕ و ورە و هیواوە ڕێگە دەبڕین و ناگەڕێینەوە دواوە بۆ بەختیاری دکتۆر بۆ هیوای کە بتبینینەوە لە هۆڵی پەرلەمان بۆ خزمەتکردنی گەل و وڵات بۆ خزمەتکردنی کەرتی خوێندنی باڵا بە شێوازێکی تایبەت. دەستی جەنابیشت خۆش بێ سەرکەوتوو بیت. بینەرانی عەزیز و خۆشەویست ئەم ئەڵقەیی پرۆگرامی هۆڵی پەرلەمانیشمان کۆتایی پێهێنا چاوەڕوانین کورسیە ڕەشەکانی پەرلەمانی کوردستان بە دەنگەکانتان پرتەقاڵیەکەی زیاد بکەن بۆ ئەوەی کە خەم لە دین و ژینتان بخورێت. تاڵقەیەکی نوێ هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ.